هێوارەتان باش خەڵکی کوردستان، هیوادارم لە هەرکوێ هەن شاد و بەختەوەر و کامەران بن. ئەو شەو ئەو لایفەمان هاواهەنگ بوو لەگەڵ بڕیارەکەی ترامپ سەبارەت بە بەرجام کە ئەتوانێت یارمەتیدەری ئێمە بێت لەسەر جێخستنی ئەم بابەتەی کە ئەو شەو لە خزمەتتان داین، لەبەر ئەوەی کە لە قۆناغێکی زۆر تایبەت و زۆر مێژووی داین. هەر بۆیە دەبێ بزانین لەکوێ وەستاوین و دەبێ بزانین چی دەکەین و دەبێ بزانین بەرەو کوێ دەڕۆین. لە ڕاستیدا ئەمەمان خوێندبووەوە کە لە پرۆژەی جێنشینکردنی کوڕەکەی خامنەیە بیت ڕەهبەری پێویستی بە ئەمریکا بێت، ئەمریکا یارمەتیدەری ئەوان ئەبێت لە جێبەجێکردنە ئەمە. وە گەورەترین یارمەتیە کە ئیکا ئەوەسە بتوانێت بەرجام باتڵ کاتەوە. بەرجام هەر لە ئەوڵیشەوە ئەو ئەتفاقە گەورەیە نەبوو، ئەمە شتێکی قانونی نەبوو لە ڕۆی یاسایی بینوملەلیەوە. هەر بۆیە ئەمریکا هەر کاتێکی بیویست بە یتوانی لێ بێتە دەرەوە. من هیوادارم هەم دەنگم هەم تەسویرم باش بێت. لە لای منەوە باش نییە دەنگ و تەسویر. ئەگەر لای ئێوە دەنگ و تەسویر باشە تکایە ئاگادارم کەنەوە تا من بەردەوام بم، ئەکینا با دای خەم و دیسانەوە بیگرمەوە. ئەگەر دەنگ باشە و ئەگەر تەسویر باشە تکایە ئاگادارم کەنەوە. باشە، زۆر چاکە. کەواتە ئێمە خوێندبوومانەوە کە ئەمریکا لە بەرجام ئێتە دەرەوە. داستانەکە ئەمەیە، پرۆژەکە ئەمەیە کە قەرارە پرۆژەی جێنشینی خامنەئی لە ئێرانەوە جێبەجێ بکرێ. لە ئێرانە جەریان وەکو عەرەبستانی سعودی نییە، ساختارە حکوومەتی وەکو عەرەبستانی سعودی نییە کە کابرا بێت وەلی ئەهدێکی هەبێت و بی هەوێ ئەم وەلی ئەهدە بخاتە جێگەی خۆی بێ ئەوەی کە مقاومەتێکی ئەو تۆی لە بەرامبرا بێ. بەلەخەرە هەم کەسانێک کە لە ناو ساختارە حاکمیەتە ئێستا گەرەکیانە دەستبەرن بۆ جێگەکی خامنەی و یەکێک لەوانە ڕەوحانیە. دەبێت هیچ کەس جورئەت پەیانەکە لە بەرامبەر پرۆژەی جانشینی مشتبای خامنەیە بوەستێ. کەواتە تەمامی ئەنە ڕەجوولەکان و ڕەجوولە سیاسیەکان کە ئەتوانن لەم مەوقیەتە قەرار بگرن، هەر هەمویان دەبێت لە مەیدان دەرکرێن. و ئێوە دیتان کە ئەوە دەمێکە ئەو خیزە هەڵگیریاگە. ئێوە دیتان کە ڕەفسنجانیان کوشت و حەزبیان کرد وە کلیدە ئەسڵیەکە لەوێوە دەستی پێکرد. ئێوە ئەوێنن پرۆژەیەک وەکو بەرنامەی تاریخ ئەنلاین حسەینە دەهباشی ها بەسەر لادانە دەمامک لەسەر تەواوی ئەوانەی کە ئیمڕۆ لە ئێرانە ئیدعا ئەکەن هەن بە شوێنە کۆمەلگایەکی پرۆڵات، هەن بە شوێن کۆمەلگایەکی سێکولار، هەن بە شوێن حاکمیەتی قانون و ئەمانە ئەوانن کە مەسەڵەن هەرزگایەکیش ئەو نەفیری ڕفراندۆمەکە لە ئێرانەوە بەرز ئەکەنەوە. داستانی بەرجام ئەمەیە کە لە هیچ کوێی دنیا تەحریمی ئابووری و گەمارۆی ئابووری هیچ کام لە وڵاتانە بەو جێگای نەگەشتووە کە خەڵکەکەی بتوانێت قیام کات و دەسەڵات لابووە. نمونونەکە زۆرە: لیبی، کورەی شۆمالی، کۆرەی باکوور، سەدام حوسێنی کاتی دوای 91، کوبا. هیچ کام لەمانە بەو جێگەی نەگەیشت کە خەڵک بتوانێت ئەو هێزەی هەبێت کە حاکمیەت بێنێتە خوارەوە. من دێمەوە سەر کەیسی کوردستان، دێمەوە سەر ئێمەی کورد، بەڵام پێشووتر خەریکین ڕووبەرە کولیەکە باسەکەین. کەواتە ئەگەر هەموو تەحریمەکان گەڕێنەوە سەر جێگەی خۆی، ئابووری ئێران کاولتر ئەبێ. ئێمە ئەڕۆین بەرەو مەسئلەی بایعیەکەی کوردستانی عێراق، یعنی ئەوەندە نان ببێ کە دەوڵەت نان بەسەر خەڵکا تەوزیعەکە. کەواتە خەڵک بۆ یەک ڕۆژ ئەو هێزەی نابێت کە لە بەرامبەر حاکمیەتا بوەستێ، لەبەرەوەی قوتی لە دەست ئەدا، نانی لە دەست ئەدا
و ئەمە ئەو کارەسەکەیکەن هیچ هێزێک نەتوانێت لە بەرامبەر ئەم پرۆژەی جێنشینیە بوەستێ. لە بیرتان نەچێ ئاغای ترامپ هەڵگەڕیاوە وتی ئێمە هاین بە شوێنە دانانە بەرنامەیەشی تر بۆ ئێران، یعنی ڕێکەوتنێکی تر لەگەڵ ئێرانە. بەعید مەزانن لەوەی کە بە بەهانەی ڕێکەوتن لەگەڵ ئامریکا بڕۆنە سەر ستانداردەکانی ئەمریکا پرۆژەی جێنشینی مشتەبا جێبەجێکەن. لەوانە ئێوە لەوانەیە شاهد بن کە دەستی ڕۆحانیەتی شیعە لە حکوومەتەوە و ڕۆحانیەتی سنەتی شیعە و مجتهدینی شیعە لە حکوومەتەوە ئەبڕێت و بڕیویانە، یعنی ئوسوولەن هاتوون ڕۆحانیەت و مجتهدینی شیعیان کولەن خەساندووە و دەبێت تەمامی ئەمانە بێنە قەبارەی مشتەبای خامنەی، یعنی کەسێک نابێت لە مشتەبا سەرتر بێ، نابێ ئەو اتفاقی کە بۆ باوکی کەوتو منتەزری وتی تۆ نێتە حەدی ئەوە، تۆ سەوادت نییە، تۆ سەوادی دینیت نییە، تۆ نێتە حەدی ئەوەی کە وەلی فەقیه بیت و ئەوە بوو کە گەمارویان خستە سەر. دەبێ ما بەقێ ئایەتۆڵاکانی خاکی ئێرانیش بێنە حەدە مشتەبا، یعنی لە مشتەبا بچووکتر بن تا مشتەبا بتوانێت بەسەریانەوە زاڵ بێ، بەسەریانەوە حاکم بێ و ئەمە دەستی پێ کردووە. دەمێکە خەڵکی ئێرانیش لەبەرەوەی ماندوو بووە لە ئاخوند، خەڵکی ئێران لەبەرەوەی حاڵی لەم دەسەڵات و لەم سیستەمە خراپ ئەبێ بە باشی ئەکەوێتە داوی ئەم بازیە. خەڵکی ئێران وەختێک ئاوا ئەکا ئەوان کە بێن بەن لە مەلا بەن لە ئاخۆن، خەڵک پێی خۆشە، خەڵک پێی وایە ئەمە تەحولێکی گەورەیە، خەڵک پێی وایە تۆ لە چکەکەی سەرێ دەربێنی قژە بخەیتە دەر، تۆ بێنە ناوی خیابانە هەڵپەڕیت، ئەمە کارێکی گەورەیە لەبەرەوەی دژی ئیسلام وەستاوی، دژی ئیسلام وەستاوی یانێ دژی حکوومەتی جمهوری ئیسلامی وەستاوی. لە واقعە وانە، لە واقعە داستانی جمهوری ئیسلامی داستانی سولتەی سیاسیە، داستانی دەسەڵاتی سیاسیە، هەر بۆیە ئەوان دین وەکو کەرەستێک وەکو ئەبزارێک وە دەستیان گرت، حاکمیەتیان گرت، توانیان هەموو ڕەقیبەکانی خۆیان بخەنە دەرەوە، تەسبیتیان کرد و لەسەر کورسیەکە دانیشتن. ئیمڕۆ دوای ڕەفسن تەوەجۆ بکەن، ئێوە دوای خومینیەمانە کێشەیەکی گەورەیان هەبوو، ڕەهبەری موقەتیان دانا، ئەینی تەواوی خاوەرمیانە وایە. ئێوە بڕۆن سەرێ لە تاریخی مسر بن، سادات کە ترۆر ئەکرێ ڕابەری موقەت حوسنی مبارەک دانێن، بەڵام بەردەوامە بێ. خامنەئی بە سوورەتە موقەتێ تا قانونی ئەساسی بۆ ئامادەیەکەن و لێو دوا بە هاوکاری ڕەفسنجانی و لە بینبندنی ڕقەبای جددیە کە خامنەئی ساڵهای پێ ئەچێتوانێم دەسەڵاتە تەسبیتکە. بۆ مشتەبا دەبێت داستانەکە جۆرێکی تر بێ، دەبێت تەسبیتیکەن بە تەمامە مەعنا، کەس نەتوانێت لە بەرامبەریەوە بوەستێ. ئەمەش بەم ئاسانیە نیە، خو پرۆژەیان بۆ تعریف کردگەسەوە، پرۆژەی هەڵسانی جۆرا و جۆر و دەربڕینی ناڕزایەتیەکان ئەتان بەمەوە بۆ دەیمانگ. ئەمە خودی خامنەئی بوو وتی ئێمە لە عەداڵەتی ئیجتیماعیە شکستمان خواردگە. ئەمە خودی خامنەئی بوو کە کاتێکیش پێیانە وت مەربەر خامنەئی بڕۆخی خامنەئی بڕۆخی دەسەڵات. خامنەئی زۆر زۆر ئاسان هاتووتی ئێمە لە عەداڵەتی ئیجتیماعیە ژێر کەوتوین، بەرنامەکانی ئێمە دروست نەبوون، ئێمە نەمانتوانیوە فاسڵەی بینی فەقیر و غەنی حفز بکەین، وەم فاسڵەیە زۆر بووە. ئێوە دیتان سەردارەکانی سپایش هەروایان وت و هەموو قبوڵیان کرد کە خەڵک لە ژێر گوشارێکی جددیە. کێ دەسی بوو لەم گوشارە جددیە؟ کێ ماڵی خەڵکی خواردەبوو؟ سپای پاسداران. بەیتە ڕەهبەری کێ لە ناوی موسساتی جۆرا و جۆرا پولی خەڵکی کێشاوە سەر؟ ئایا بەیتە ڕەهبەری و سپای پاسدارانێ کە نەبزی اقتصادی ئێران ها بەدەستیانەوە نانتوانێن پولی خەڵکە قەرەب بکەن؟ بە کێ ها بە پشتی تەمامی ئەم ناڕزایەتیەوە؟ ئەمە گەرە کێسی دەوڵەت ڕۆحانی ناکارامەت نیشان بدا. مێخی ئاخر و مێخی تابوت دەوڵەتە ڕۆحانی بەرجام بوو. لەبیرتان دێ ڕۆحانی ئەیوت هەم دەبێت چەرخە سانتریفیوژ بچەرخێ، هەم دەبێت چەرخی ئابووری و سفرەی خەڵک بچەرخێ. بە حیچ کامیان نەگەیشت، یعنی نەتوانی سفرەی خەڵک بچەرخێنێ، نەتوانی سانتریفیوژەکان حەفزکە. ئێستا
هەر لەو کاتەوە کە دڵواپەسانیان دروست کرد و لە بەرامبەر بەرجامە وەستان ئەمڕۆ ئەڕۆن ئێژن تۆ ئەمە گەورەترین دەستکەوت بوو، گەورەترین شعارە بوو، وتمان پێ ئەمریکا درۆکە، وتمان پێ تۆ کڵاو ڕواتە سەرت، تۆ گەمژەی، تۆ ئەبوو موسا ئەشعەری، تۆ ناتەوانی، وتمان پێت ئەیوەنە مەجلس ئیستیزایەکەن دەسەڵاتێننی خوارەوە. و ئەمما خەڵک هەرچێکی لە بەرامبەرە نامێنێ، خەڵک ڕووسەری بۆ لابدە و کافە کابارەی بۆ بکەرەوە و چواردانە شعار بە و بدە لە ناوی سەری دوو ئاخون و چوار جنایەتکار بگە و خڕاستەکەن. ئەڕۆن جەماعەتی ئیسلاح تەڵەبی کە لە کوشتاری 1970 دەسی بووگەیانگرن تێرنیان نێژن ئەمە جنایەتکارن بەرعەلەی بەشەریەت. ئەمانە بوون خراپیان کرد و مشتە باشتێتە دەرەوە و ئێژە کاکەجان و دەورانێکی ترەوە و سێکولاریزمە و وەکو کوڕەکەی مەلەک سەڵمان. ئێمە دەبێ کۆمەلگایەکی ئازادمان بێ و مافی شەهروەندیمان بێ و خەڵک دەبێ وابێ و جامعەی ئێران جامعەیەک بووە هەمیشە لە تەریقی مۆنارشیەوە ئیدارەکراوە. ئەمە پرۆژەکە بە تەورە کولی ئەمەیە ئێستا جوزئیاتەکەی چۆنە بابمێنێ. ئێمە وتمان مەسەڵەن اتفاقاتی بانە کاری سپایە و تا بە ئیمڕۆ کاری سپایە. کێش هاوکاریانەکە ئەو تەبەقەیەی لە کوردستانە کە بەڕەنتی سپا بە هاوکاری لەگەڵ سپا توانیوێتی تا ئەم دەقیقە بوەستێتەوە. کەواتە بەرجام وە لە بینچوونی بەرجام منجر بەوە نابێت کە ئەمریکا پەلاماری ئێران بە، کە ئەمریکا حکوومەتی تاران بڕۆخێنێ، کە ئەمریکا دەوڵەتی ئێرانی لە بین بوات و ئێمە بگرین گیرەم ئەمەی ئەم تەحلیلانەی کە ئەم ئۆپۆزیسیۆنە دووقەرانیەی ئێرانەیکە ئەوە بێ کە ئاغای ترامپ گەرەکێسی حەملەی نظامی بکە ئێرانگرێ. باشە ئەوە ئێرانی کرد. دەوڵەتی ئائتلافیەکەی چۆن تشکیلەدا بابمێنێتەوە. دێخۆ ئێوە شاهدن بڕێک لە تەحریمهایە کە سازمانە ملل کردبووی بەرعەلەیهی سەدام حوسەین دەیان ساڵ تووری کێشا دوای ڕۆخانە سەدام تا بڕێکیان دابرد. خۆ بەوە ئاسانیە نییە کاکە. یعنی تۆ گەشە بە گەشەی ئابووری لە ئێرانە بۆ کوردستان هەر هیچ معنایەکی نییە. ئەگەر ئازادیەکە تەعمیم بی بەوەی کە تۆ حکوومەتێکی سێکولار بوێت، توزانن کافە کابارە بوێت و تۆ سەرپەتیکەی تو بیت و بڕۆیت و ئەمانە نەبەختەوەری بۆ تۆ تێرێت، نە بنەمای ئابووری بتە بۆ تۆ تێرێت، نە سولتە و دەسەڵات و کشیانێکی ئازادانە بۆ تۆ تێرێ و نە ئازادی بۆ تۆ دەستەبەرەکە. ئەمانە هەمووی ئادرسە غەڵەتدانە. کێ ئەم ئادرسە غەڵەتەدا؟ کەسانێکە بڕوایان بە مبارزاتی تۆکمەی بنیادین نییە، کەسانێک کە لە خوێندنەوەی قەزایای سیاسیە، کەسانێکن کاڵفام، کەسانێکن قەبارە بچووک و کەسانێکن کە خۆیان و ساختاریان و نوعی فکریان کۆمەدیە کاکە. ئەمانە نە تراژەدین نە حماسە، ئەمانە کۆمەدین. تێن ئادرسە غەڵەت ئەدەن. وەک کێگەرەکی ئیدارەیانکە ئێستا ئێمە ڕۆنی سەری ئەم باسە. ئێمە ئێشی چی بکەین لەم دەم جەریانە کە تەحریمەکان دەست پێکات، جمهوری ئیسلامی نەسەقی خەڵکی ئەکێشێت، خەڵک فەقیرتر ئەبێت، ئەم جێبەجێی دەسەڵاتە لە ناو تارانە دەست پێەکە. ئێمە ئێشی چی بکەین خەڵکی کوردستان؟ لە خۆتان سوالکەن. جوابەکە ئەمەیە. ئەمن لە لایفەکەی پێشووترەوە وتم و ئەمە تا ئێستا لەلایەن هیچ کەسێکەوە بەحس نەکراوە لە ساحەی سیاسی کوردستانە. خەڵکی کوردستان، خاکی کوردستان لەبەر دەستی ئێمەی کوردایە. یعنی حەی و حاضر ئێمە ئیمڕۆ لە کوردستانە ئەژین، ئەوە سەرزەمینی ئێمەیە. بست بە بستی، متر بە متری کوردی تیاژی، کە سوکاری ئێمەی تیاژی، مڵکمان تیا هەیە، زەوی زەراعەتیمان تیا هەیە، کورم مەوامانە، وڵاتمانە، سەرزەمینمانە. خۆ ئێمە ناڕۆین وڵاتێکی تر داگیرکەین، خۆ ئێمە ناڕۆین تاران فتحکەین کە بێژین چاری جمهوری ئیسلامی ناکەین. وەڵا هێزی چەکداری ئێمە چاری جمهوری ئیسلامی ناکە. ئەوانەی ئیمڕۆ لە مەرکەزۆ هاتوون نوێنەرانە دەوڵەتە ئێرانی ناگەنە 10,000 نەفەر. ئەمانە لە کوردستانە ناگەنە 10,000 نەفەر. و ئێمە ئێستا باسی ئەەکەین چۆن ئەتوانی نەمانە دەرکەین. ئالتەرناتیڤ چییە؟ ئالتەرناتیڤ زمانێکە کە تۆ ئاگاه بیتۆ نەوعی بیرکردنەوەکەت بگۆڕی. تۆ وەختێ نەوعی بیرکردنەوەکەتت گۆڕا، وەختێ مەسائلت ئەو جۆرەی کە هەیە دی ئەتوانی بڕیاری دروست دەی. کاکە تۆ تا بەیانی جەریانەکە بە غەڵەت ببینە، بڕیارەکەت غەڵەتە.
بینەوە سەر ئەوەی کە نمونەی ئەمانە چۆنە. کاکە گیانەمە بارها وتمان ئستعمارە بریتانیا بە 6,000 نیرو 200 ملیۆن هندی ئستعمار کردبوو بە 6,000 نیرو لە خاتراتە فەرماندارە منتەسەبە بریتانیا لە هندوستانە هەیە ئێژێ ئەگەر خەڵکە هندوستان هاوکات لەگەڵ یەکتریا یەکێ مشتێ خۆڵ یعنی 200 ملیۆن هندی یەکێ مشتێ خۆڵ بێرن بەرەو ئێمەی بەهاژون ئەم 6,000 بریتانیایە لە ژێر خۆڵە دەفنە بن خۆڵ نەفیشک نەتەقە نە ئەسلحە خۆڵ. خۆ ئەم خەڵکی هندوستانە چۆن 200 ملیۆن لە بەرامبەر 6,000 نەفرا تەسلیمە بێ. یەک ئێوە سیرکن لەباری ڕەوانشناسیەوە سیرکن بریتانیا گەورەترین کاخە حکوومەتی لە کەلکەتە دنسەکە بۆ لەبەرەوەی خەڵکە عادی سەروەر سولتان ئاغا دەبێ گەورە بوێنن چۆن گەورەی ئەبینن بە کاخێکە بۆی دووسەکەن. لە ناو شارەکانە کوردستانە کێها ساختمان زۆر گەورەیە زۆر عەزەمەتە ئوستانداری شارداری بانکەکان ئەمانە گشتی مؤسسات و نەمادە قودرەتە ئێرانین لە کوردستانە. ئێوە بڕۆنە کرماشان بڕۆنە سنە بڕۆنە شارۆچکە شکۆلەکانی کوردستان سیرکەن فەرمانداری بەخشداری بانکەکان شارداری ئەمانە ساختمانە گەورە بەشکۆکان کە شکۆی دەوڵەتی ئێرانی لە کوردستانە نیشانەدا. لە کاتێکە ئەمانە 4-5,000 نەفەر نین لە کوردستانە خەڵکە کوردستان ئەگەر ئاگاه بێتەوە خۆ دەرکردنی ئەمانە کارێکی نییە. کێ نایاڵێ خەڵکی کوردستان ئاگا بێتەوە؟ بریتانیا ئەیزانی ناتوانێت جامعی 200 ملیۆنی هندوستان بە 6,000 نەفەری دارەکە هەر لەبەر ئەوەی هات لەگەڵ ماهاراجە محلیەکانە ڕێکەوت وتی کاکەوە لەسەر دەسەڵاتی خۆتان بمێنێنەوە ئێمە دیفاع لە ئێوە ئەەکەین ئێوە خەراجێک بە ئێمە ئەدەن یعنی لە هەر کوێیەکە کە دژمنی ویستی پەلامارتان بە ئێمە مەسەڵە وەکو چی وەکو ئەوەی کە ئیستە یەکێتی و پارتی لە کوردستانی عێراقا ئێوە لە سلێمانی بوێسن پارتی پەلامارتان با من دفاعتان لێکم پارتی یەکێتی پەلامارتان با من دفاعتان لێکم و پولیشەدەم بە هەرتکتان هەرتکتشان ئەمەلەن لە ترسی یەکتریەوە ئەبن بەکێ ئەبن بە جاشە فڵان دەوڵەت ئیسە تورکیا بێ ئێران بێ عێراق بێ هەرکوێ بێ. مەهاڕاجەکان ئاوا کۆنتڕۆڵ کردیان حتا دەسەڵاتە بریتانیا لە هیندوستان بە قووەت بوو کە بە قووەت بوو مەهاڕاجەکانیان خەساندن یعنی چی یعنی هەر ماکتیکیان لێ هێشتنەوە هێز و تەوانە نظامی و ئیدارەکردنیان لێسەندن بەڵام لەبەر ئەوەی کە خۆشیان ئێعتراز نەکەن و خەڵکەکە ئێعتراز نەکا ویست هێشتیان کۆشکەکان لە دەستیان بمێنێتەوە کابرا بەناو مەهاڕاجە بوو لە ئەسڵا هیچ کارە بوو بەناو مەهاڕاجە بوو لە ئەسڵا هیچ کارە بوو. یەکجار هندیەکان ئیقدامیان کرد بەر عەلەیهی ئەرتەشە بریتانیا بوەستن یعنی سەربازەکان کە بەکرێ گیرابوون لە بەرامبەر بریتانیا وەستان. بریتانیا 4 مانگ و نیمی پێچ و تاتوانی هێز بەهێنێرێ بۆ هندوستان ئەو هێزەی هاتە هندوستان هەر کە دابەزی شەڕی کرد حتا گەیشتە ئەو جێگەی کە شەڕەکە هەیە تا پالاسەکەی کەلکەتە یەک نەفەری نەهێش دەرچێت بێڕەحمانە هەمووی کوشت لەبەرەوەی یەکێتر جورئەت نەکا جارێکی تر هەستانێکی وا بکە. هەرام بریتانیا 1880 ئەگەر شتبانەکەم مسری داگیر کرد وڵاتی مسری داگیر کرد بوو لەبەرەوەی بریتانیا پێویستی هەبوو کە کاناڵی سوێز لێبا لە میسرا لەبەرەوەی بتوانێت ڕێگە بۆ هیندوستان کورت کاتەوە و ئەو جێگەیە کۆنتڕۆڵکە. 1970 بریتانیا تووشی کێشەیەکی گەورە بوو. کێشەی گەورەی چی بوو؟ کۆنتڕۆڵی سەحرای سینا لەلایەنی ئەرتەشی عوسمانی بوو. بۆ شەڕ ئەرتەشە عوسمانی نەیەتوانی بە تەنیایە چارە عوسمانی بکە مەگەر یەک کارکە عەرەبەکانە سەحرای سینا و عەرەبستان کە ئەتوانن لە بیابانە شەڕکەن و بژین ئەو هیوایان پێبات کە لەگەڵ یا هاوکاری بکەن بۆ لێدانە تورکەکان
و ئەوەش دروستکردنی شتێک بوو بەناوە ناسیۆنالیزمە عەرەبی بەدەستی لۆرەنسی عەرەبستانەوە ئەفسەرێکی ئەرتەشی بریتانیا و وعدەهایەکی زۆر کە بە ئەعرابی دا و بڕێکی زۆری جێبەجێ نەکرد بریتانیا و ئاوا بوو کە ناسیۆنالیزمی بۆ عەرەب دروست کرد و ئاوا بوو کە کۆمەلگا 6,000 سەربازی بریتانی لە میسر بوو 70 ساڵ حکوومەتیان کرد بەسەر میسرەوە چۆن تاکتیکی دارەکردنی مسریان فەرقیە کرد لەگەڵ هندوستانە مقاومەت لە میسر بەرامبەر بە خارجی زیاتر بوو بۆیە ئەمانە لە زاهرەوە میسریاندا بۆ دەسە نوخبەگانە میسر بەڵام لە پشتۆ هەر نوخبەیە بی و تایە بریتانیا هیچ نییە دەری ئەەکەین فەورە نەیان کوشت دخوای خواردن لایەنە برد و ئەو خەیاڵەیان دابوو بە میسریەکان کە خۆیان خەریکن خۆیانە بن بەڕێوە وەکو ئەو خەیاڵەی ئەمڕۆ بە کوردستانی عێراق تریاگە کە خۆتانە بن بەڕێوە بەڵام لە عەسرا کاری ئێرانە کاری بریتانی هەیە و لە عەسڵ ئەمانە نۆکەرن 5,000 فارس 5,000 ئێرانی وابەستە بە حکوومەتی مرکزی هاتووە پانتایەکی کوردستانێکی 15-20 میلیۆنی خەریکە ئیدارەکە خەڵکی کورد یەکێ یەک بەردیان تێبەهاون بەقەدەر کێوی شاهۆ ئەمانە لە ژێر بەردا ئەمێنێنەوە کێ نایەڵێ خەڵکی کوردستان بەمە پێی بووە کێ تەواوی ئەوانەی کە ئێمە وتمان ئەم بنەمانە کە لە کوردستانە دروست کریاگن وەکو هەرچی کوردستان دروستی کردگە کارێکم بەوە نییە کە تۆ لە ئەوڵ و جریانێکە دەست پێەکەی جریانێکە لە نێو دڵی کۆمەلگا هات بێتە دەرەوە لێو دووە ئێران ئەمانەی فاسد کردووە چۆن فاسدی کردوون خەڵکینە ئەوەی یەکەم جارە لە ساحەی سیاسی کوردستانەوە یەک نەفەر بێت بێژێت ئێران لە ڕێگەی 5,000 نەفەر تا 10,000 نەفەرەوە کوردستانی قوت کردووە ئەوانەی تا ئیستە بە ناوی سیاسەتمەدار هاتوون بۆ ئێوە قساکەن لەبەر ئەوەی لە پشتەوە دەسە دەوڵەتە ئێرانی وا لە گیرفانیانە ئەوان لەسەر کورسیەکەی خۆیان بە عینوانە نخبە و ڕووناکبیر و ڕئیس حیزب و دەسەڵات بمێنێنەوە ببورن بە ئێوە نایژن 5,000 نەفەر لە کوردستانە خەریکە ئاوا ئەمان با بەڕێوە داگیرمانی کردو حکوومەت بەسەرمانەوەکە بە ئێوە ئێژن ئێمە تارانمان بۆ ناڕۆخێ بە تەنیا تارانمان بۆ ناڕۆخێ بە ئێوە ئێژن سەربەستی و بەختەوەری ئێمە لە ڕۆخانی تارانە لە کاتێکەوانیە لە کاتێکە ئەمە هەمووی ئادرسی ئینحرافیدانە ئادرسی درۆزنانەدانە ئەمە مبارزەی تیانە ئەمە مەنافعی عیدەیەک کە خەڵکی کوردستان ئیتمینانی پێیان کردووە متمانەی پێیان داوە تەئمینەکە بۆیە تۆ وەختێ لە زار و لە تریبوونی دەیان تریبوونی کوردیە ئەبیسیت ئێمە شەڕ ئێرانمان پێ ناکرێ خەڵک ئیرادەی مقاومەتی نامێنێ تۆ تا ئیستە لە یەک تریبوون و کوردیە نابیسیت ئەرێ کوردستان لە ڕێگەی 5,000 نەفەرەوە ئیداراکرێ ئەم 5,000 نەفەرە دەرکردنیان خۆ زۆر ڕاحەتە کورە لەشکری نەگەرەکە خۆ کورە هەر شارێ مۆڕیان لێ بواتەوە ئەم 200-300 نەفەر ئێرانیە دەرەچن کێ خەریکە کۆمەلگای دارەکە ئەرتشە پرۆکسی کێ خەڵک بوومیە منتەقە کورد جاش لە هەموو بوارەکانەوە لە هەموو جێگەکان و لە هەموو بنکەکانەوە خۆجاش هەرەوە نییە پاسدار بێ ئەو بانەیەی ئیمڕۆ بە فەرمانی سپای پاسداران بۆ گیرفانی خۆی خەریکە مبارزاتە میلەتی کورد بۆ ئینحرافەوات و ساڵیان ساڵ تەحتە ناوە برژێویە کوردستان لە قاچاقە کوردستانە لە کۆڵبەرکردنە خەڵکە کووردا دەسی بووگە هاوکارە داگیرکەرە ئمڕۆ دوکانێکی دانیاگە و فکرەکە بە فرۆشتنە هەزاران LCD و دانە گیفانە هەزاران ملیۆن و میلیارد تمەن پوڵ بۆ ئێمە نەخبەست نە بۆ ئێمە نەخبە نییە نا ئەمانە یەک پێگەی دروست اقتصادیان لە کوردستانەوە دانەنیاگە کەمیونیتیکی گەورەی توجاریان دروست نەکردگە
دروستیان نەکردگە ئەم پوڵە ئەشی قودرەتی لێ تەولید بێ ئەم پوڵەی کە ئێوە باسی ئەکەن و هەتانە و ئەم حەجمەکانایی کە جێبەجێ ئەبوو دەبوایە ساختارێکی قودرەتمەندی لە ئێوە دروست کردایە کوا و ساختارە قودرەتمەندەیەوە ئێوە ئەم سروەتتان کە بەدەست هاوردبوو دەبوایە ئێستا بە چاڵشتان بکێشایە ئەوەی کە لە بەرامبەرتان ئەوەستا ئێوە ئەمەدە نۆکەرانە سوپای پاسداران ئەربابە گەورەتان سوپای پاسدارانە و سوپای پاسداران فەرمانتان پێدا و ئێوە ناتوان لە بەرامبەر سوپای پاسدارانە بوەستن ئێوە نەتانتوانی شەبەکەهای جۆرا و جۆر دروستکەن لە کوردستانە لە هەرکوێ مەنافعتانەکەوێتە خەتەر بەند لە بینی بوون نەتانتوانی کەواتە ئەم جەریانەی کە ئێمە باسی ئەەکەین ئەمەسە ئەمانە هاتکن ئیرادەیان لە ئێمە کوشتگە و ئەمانە هاتکن ئەخباری غەڵەت بە ئێمە ئەدەن کە ئەنهو ئیستا ئەگەر لە تارانە عەلی خامنەئی بڕوات حەمەڕزای پەهلەوی بێت چواردانە لەمانەیشە بڕۆن و ناوە پارلەمان حاڵە ملەتی کورد خاس ئەوێ کێشەی کوردستان حەل ئەوێ بۆ کێشە لە کورسانی عێراقا مەگەر حەل بوو ڕووینە بەغایش و ڕئیس جمهوریش بوون و حکوومەتی ئیقلیم بوون و نەوتیشیان فرۆشت و مەلائین دۆلاریان هاورد و بەلیفتراکەوە دۆلاریان پالت دۆلاریان ئەگۆڕاوە و ڕوین لە بەنگلادش نۆکەریشیان هاورد و کەنیزی سریلانکایی لە ماڵەوە ئەکەوێتە شوێنە بابای کورد لە خیابانە خۆی ئەلێرنتە و کابرای بەنگلادشی فێرە کوردی بووگە بۆ حاڵیان فرەخاسە بۆ سربەخۆن بۆ ئازاد بووگەن نا ئەمە ئادرسە ئینحرافیدانە بە خەڵکی کوردستان یەک لەمانە نەهات بێژێت ڕەگە حەیاتیە سربەخۆبوونە کوردستان لە کوردستانە عێراقا ئەوە بوو دەست بەسەر چا نەفتەکانەوە بگرن و بە ئەمریکاوە بە ئوروپا بێژن ئەگەر ئستقلالە کوردستان و خەڵکی کورد فرامۆشکەن خەتە نەوتیش فرامۆشکەن و نەوت ناتوانێ و لولەی نەوت ناتوانێ بەڕاحەتی تێپەڕ بێ بۆ تورکیا بەڕاحەتی تێپەڕ بێ بەرەو خەلیجە فارس ناتوانێ نەوت بڕوا و با حکوومەتی هەرێمی کوردستان بزانێت و با دەوڵەتی هێرانی بزانێت ئێمە لە کوردستانی داگیرکراو لەلایەن ئێرانەوە ئەگەر ئیرادەکەین و خەڵک بێتە سەر ئەم جەریانە یەک تانکری نەوتی نایڵی لە خاکی کوردستانەوە تێپەڕێت یەک تانکری نەوت وەختی وامانە کرد هەم تاران چۆک ئەدا هەم حکوومەتی حەلیمی کوردستان چۆک ئەدا هەم بریتانیا و ئەمریکا حسابە کارتێتە دەستیانەوە ئەمە کوردستانە و ئەمە سەرزەمین ئێمەز و ئێوە ناتوانن بە گەوجاندنە ئەقڵمان بە 5,000 نەفەرەوە میلەتێکی 5 ملیۆنی داگیرکەن کێ بە ئێمەی کورد ئێژێ مبارزەی ئێمە سەر ناکەوێ کورد کێ بە ئێمەی کورد ئێژێ ئێمە سەربەخۆییمان خەونە کورد من مساحبەیەکم لە سعید شاهسەوەندیە مجاهدینە خەڵق دەبە بگەڕێن بیدۆزمەوە لەگەڵ کابرایەکە بەناوە هەمنشینە بەهار ئێژێ قاسملوو هات یا بە بەنی سەدر ئێژێ یا بە مەسعود ڕەجەوی من ئەم فاکتە دێنمەوە ئێژێ هات بە ئێمەی وتی گەرەکم بوو بەرەو پاریس بێم لە بەغاوە بانگیان لێ کردم سەدام حوسێن کتوویەتی کوردستانی عێراقت بۆ کوردستانی ئێرانت بۆ ئەگرم بڕۆ ئیعلامی دەوڵەتی تیا بکە خۆم بە ڕسمیەت ئەدناسم وڵاتانی عەرەبیش بە ڕسمیەت ئەدناسی ئەدوێنە سازمانی ملەلی متحید قاسملوو ئێژێ من پێچێکم تێدا لەبەرەوەی وڵامیان نەدەمەوتم بەرەو ئوروپا ئەڕۆم و قاسملوو نەیکرد من ئەم فەکتە تاریخی ئەهێنمەوە تێرمی لە ناوی ئارشیڤەکانە تێرمی ئێمە باسەکات کێ بە ئێمە ئێژێ ناتوانن ئێوە سەر بەخۆبن کێ بە ئێمە ئێژێ ئێمە شەڕی داگیرکەران و چوار دەوڵەتمان پێ ناکرێ بۆ مەگەر ئەو دەوڵەتانە بە چی هاتوون کوردستانیان گرتووە ئێوە ئیرادەتان لە 15 ملیۆن کورد سندگە کورد نازانێت بە 5,000 نەفەرەوە خەریکە ئیدارەکرێ کورد نازانێت کابرا بە ئینحیساری چاپی پوڵۆ لە تارانەوە پوری کاغەزی وەکو فتوکۆبی ڕەنگی چاپ ئەکا تێک گەنەمە ئینحیساری لە تۆ ئەسێنێ گەنمێکە لە کوردستانە تەولید ئەوێ ئەو بە قیمەتی جەهانی لە تۆی ناسێنێ ئێمە حەسمان کەسی پسپۆرمان لە بواری اقتصادی کوردستانەوە هەیە کاک پژواکی کەواکبیان ئەهێنین لەسەر ئێمە قسە بکە کە ئابووری کوردستان
چۆن ئەتوانێ ئیدارە بێ و چۆن کابولیان کرد گەسەوە و ئیرادەیان لە ئێمە سندگە بۆ مقاومەتکردن ئیرادەیان لە ئێمە سندگە بتوانین لە بەرامبەریانە بوەستین ئێستا بابزانن ئەوەندە ئاسانە دەرکردنی داگیرکرد لە خاکی کوردستانە و داگیرکردی ئێرانی لە خاکی کوردستانە کە قەت دموکراسیدانان لە تارانە نییە یعنی ئێمە وەکو ئاوی خواردن بە چەسپاندنی دیسکۆرسی داگیرکاری ئێرانی و دەوڵەتە ئێرانی لە کوردستانەوە و دروستکردنی ئەو ئیجماع لەناوە خەڵکە خۆمانە بەڕاحەتی ئەتوانین داگیرکردی ئێرانی لە خاکە کوردستان دەرکەین و ئەتوانین لە بەرامبەر تەبعاتیشیا بوێسین و داگیرکەرە ئێرانی بە تانک و بە لەشکرەوە بێ لە بەرامبەر ئیرادەی 15 ملیۆن کورددا ناتوانێ مقاومەتکە و کارەساتی بۆ دروستەکەین مەئاساتی بۆ دروستەکەین و ناتوانێت کاری وا بکە و ئێمە ئەوانە دەرەکەین لە خاکی خۆمانە هیچ وەخت مسریەکان نەیانزانی 6,000 سەربازی بریتانیای ئیدارەیەنەکە هیچ وەخت هندیەکان 250 ملیۆن هندی نەیانزانی 6,000 سەربازی بریتانیایی خەریکە ئیدارەیەنەکە و بەڕژاندنە پوڵێک سروەتە خۆیان بوو بریتانیا لێیانی ئەدزی ئەیدا بە ئیدەیەکیان ئەم ئیدە ئەبوون بنۆکەرە بریتانیا هەروە کە ئێوە ئەوێنن لە کوردستانە ئەوەی ئیرادەی لە میلەتە کورد سەندگە حیزبەکانن ئەوەی ئیرادەی لە میلەتە کورد سەندگە فەعالینە کۆمەڵگای مەدەنین ئەوەی کە ئیرادەی لە میلەتە کورد سەنگە نخبەی کووردە قەڵەم بەدەسە کووردە ڕۆژنامەوانە کووردە ئەمانە تەمینەکرین تەمین هەرکە لە کوڵەسوچێکەوە دەفتەرێ دۆلارە خاتە گیرفانی ئەوێکی ئەمانە گشتی دەستیان خسکەسە بینە قاقای میلەتی کورد خەریکن ئەنجنیەکەن و ئەی هاڕن و ئەمە کورد بە کوردیەکە کورێ کاکە گیان ئێمە 6,000 ئێرانی ناتوانێ وامانە پێ بکاتە کورد خەریکە وامانە پێکە ئێمە ئەوەی ئیرادەی مبارزەمان لێ ئەسێنێتەوە کووردە خۆ فارس نییە خۆ عەرەب نییە خۆ تورک نییە ئەم سەرزەمینە کوردستانە کەس بە ئێوەی نەوت کەم سەرزەمینە ئێستاش وا لە ژێر چنگی باوکەکەیتوە وا لە ژێر پێی دایکتا وا لە ژێر پێی خۆشکتا ئەم سەرزەمینە ئیمڕۆ کوردستانە ئێمە ناڕۆین مۆغولستان بگرین ئێمە ناڕۆین تاجیکستان بگرین ئەمە کوردستانە پڕە لە کورد 6,000 7,000 فارس ئێرانی لە مەرکەزەوە هاتکە ئەربابی ئەکا و کورد کلکی بۆ ئەلەقێنێت و نۆکەری بۆ ئەکا و ئەویش پووری کاغەزی بۆ فڕەدا پووری کاغەزی بۆ فڕەدا و بەڕووبوومی کوردستان تاڵان و تاراژەکە و خەڵک لە کوردستانە ئەکەوێتە برسێتی ئەکەوێتە کۆڵبەری دای ئەڕمێنێ خەڵکە کورد تۆ سەرپۆش مەکە سەرێ بەڕاستی دەستکەوتێکی گەورەیە لە ئێرانە تۆ ئێگەر لە تارانە بێتە دموکراسی بەڕاستی ئێوە بڕۆن تەوەجۆ بکەن بە قسەکانی ئەمانە بڕۆن تەوەجۆ بکەن ئێمە هاوکاری ئێوە ناکەین ها ئێوە ئەگەر ئێرانی نین قەبیلە گەران ئەگەر ئێرانی نین ئێمە هاوکاریتان ناکەین بە هەر لێتان بکوژن ئێمە ئێرانین شارۆمەندین کچی بوێ تۆ دفاع بکە یا دفاع نەکەی لە من چه ئەتفاقێکەکەوێ ئێمە بین جمهوری ئیسلامی بخەین تۆ بڕۆیتە سەرەکار ئێمە بڵێن عەلی خامنەئی لا بووین بەچە سوسول تۆ بڕۆیتە سەرەکار تۆی موفەڵ بوویتە ئەربابە ئێمە تازە دزت جەدید بوویتە ئەربابە ئێمە خۆمان وە دوودەسی کوردستانە تەقدیم کەین بووینە سەربازە تۆ موفەڵ داستانەکەی ئێمە ئەمەسە هەر موفەڵێکی فارس لەولاوەتی ئەمە وینە سەربازی وینە نۆکەری ماتەڵیشین ئەو لە ناوی سینیە بێت بە ئێمە پوڵ بات و شغڵ بات و مەقام بات و منسەب بات و بەختەوەری با تا ئەبی تۆ سەربازی و تا نۆکەری با چاوی خوب کۆردە مبارزی تاوەی کە قسە دلێرەکەی لە بەرامبەریە کۆماکێتون نەمیکۆم تەجزیە تەلەبای قەبیلە گەرە تەجزیە تەلەبای قەبیلە گەرە بابای هندوستانی ڕەنگ ئازاگیان ئەمەڵی بە تۆ ئێژە قەبیلە گەرا بخۆی ژە پێشکەوتوو دە ئاخر میلەتی وا لە قەڕنە بیسا ئینقلابە ئیسلامی کرد خۆ ئێرانی بوو خورافەی تەرین میلەتە دنیا خۆ ئێرانین
ئامارە جەڕاحیە پلاستیک نیشانەدا بۆ تەشکترین و بێفڕترین ملەتە دنیا ئێرانین، تووکنترین ملەتە دنیا ئێرانین، متەوەهمترین و معتادترین ملەتە دنیا ئێرانین، بە تۆ ئیژێ قەبیلەگەرات و فۆرەن تەسلیمەوی هەر بە کەلام دوو دەحفە ئەخوڕێەوە ملتە ئاکێشێتە دوا لەبەرەوەی ئەو بە کاراکتر خۆی گەورە نیشانەدا عینە کاخەکەی کەلکەتە 6,000 ئینگلیسی ڕوونە کەلکەتە کاخێکیان دروست کرد کە هیچ کەس بەو عەزەمەتە کاخی نەدیبوو لەبەرەوەی بە قەبارە بە چاونشان بن سەروەرکێز ئەو بە قسە نیشانەدا سەروەرکێز موفڵێکی فارس لە بەرامبەرە داوەشێژی ئیرانەمە کوردستانەوە تۆ جورئەتت نییە پێشی کوردستانە من ئێران چاوت دەرات بە خۆت و بێ ئێران تۆ ماڵت دەتەقی توام لە برسیا ئەمردی قەپتانەکرد بەسەر یەکتریۆ بە من چی ئەو وەکو ئاوی خواردن لەسەر کورسیەکە دانیژی حیجکارەیەکی موفڵە ئیرادەی بەسەر ژن مناڵەکەی خۆی و نێوبەتە و ئێژی کوردستانەوە تۆ تاجزیە تالابی توش دەمەوێتە تەڵەی تەقیاک نە بەڕاستی مە ئیرانی هەستیمەوە ما دوستتونداریمەوە ما بەڕاستی خایش میکنەمەوە تۆ ئەکەویتە ئیلتماسکردن بوو لەبەرەوەی ئەو بەخیال بە چوار قسە بەخیال سوارە بووگە ئەو ئەڕواتە جێگەی ئەرباب لە خیاڵە ئەوێسێت تۆ لە خیاڵە نۆکەری ئەو وەکو ئەربابە خوڕێت تۆ ناتوانانی وەکو ئەرباب جوایی بیتۆ ئەو پێتەژێت خەبیلەگەرا خەفەشۆ کوردت چوپون تۆ ناتوانێت بێبێژی خەفەشۆ متجاوز بیشرف متوهم تو ناتوانی وا جوای بیتو به چیت مینازی به تاریخ جعلیت به رنگ پوست تیرت به رقص بابا کرم و شاطریت به ادبیات همجنس بازیت به چیت مینازی تو یکی نیه وڵامی مانە باتەوە تۆ یەک کورد ناوێنی کوردە سەرشەقامە کورد ناوێنی ئەگا بە فارسێک یەکسەر دەسو پێی لە دەزەدا بوو لەبەرەوەی ئەمانە بە خیاڵ کوردیان داگیر کردە ئەمان لە کێ ئەترسن لە کوردێک ئەترسن بە قەدەر ورەیەک لە کوردیاسی لە فارسی شابی بێت ئەمان لە کوردێک ئەترسن کە ئێحساسی سەروەری و گەورەی بکە ئەمان لە کوردێک ئەترسن کە کۆڵبەری لیاقەتی کورد نەزانێت بێژە قەڵەتە کرد بێجا کرد خۆ من هێسر نییەم کۆڵبەریکەم خۆت ئەبی بە کۆڵبەرە من کوردستان دا ئەنێم تۆ لە مەشهەد و ئەسفەهانەوە تی لەگرابی بە کۆڵبەرە من حەماڵیم بۆکەی وەلێ کورد کۆڵبەری میونان نەداری بخوری منۆ ئەڕاتە ژێرە 300 کیلۆبار و کوردێکی تریش بەناوە دڵسۆزی بەناوە ئینسانیەت بەناوە ئۆمانیزم کرد بڵاوەی پێدا نا وحماقەتە تۆز ئەوە دەسە جمهوری ئیسلامی دەوڵەتە داگیر کردوا لە گیرفاندا هەروە کە ئیستعمارە بریتانیا واجبە ئێوە بڕۆن ئیستعمارە بریتانیا لەسەر هندوستان و ئەفریقا و لەسەر مصر بخوێننەوە واجبە تیکە بە تیکەی کارهایەکە کردیانە بیخوێننەوە و با ئێوە بزانن ئەمانەی بەناوە سیاسی لە کوردستانە خەریکن کارەکەن گشتیان نۆکەرانە دەوڵەتە ئێرانی و بریتانیان بوون نۆکەربوون تعلیم دریاگن پێتان وا نەبێت ئێوە پێتان وایە ئەمانە کوردن ئەقڵیان ناگا و نازان و جاهلن و نادانا ئەمانە خاص ئەزانن ئەمانە ئەسڵ نەقشیان ئەوەسە کە بازیەکەن نەقشیان ئەوەسە کوردستان داگیرکراو بمێنێت کوردستان سربەخۆ نەبێت خەڵکە کورد ئازاد نەبێت ئێمە ساحەوەکیانە خۆمان نەبین ئێمە تێر نەبین ئێمە نەزانین سەروەری چییە چون ئەگەر بزانین سەروەری چیە بابای قەبارەت بچووکە فڵان حیزب وە تێ هەڵدان دەریەکەین و نایەڵن ئەوانە نایەڵن ئێمە وتم من وتمان ئێمە وتمان داگیرکەران سیستەمە ئیستعمارە جیهانی لەسەر کووردا بۆ ئێمە نوخبە دروزەکە ڕابەر دروزەکە هەر بە زۆر ئەی کاتە ناوی میدیاکان و ئێژە ڕابەرانە کورد ئیسە ڕابەرانە کورد کیس
ئەمانەنە مستەفای هجریە و مستەفای مەولودیە و مەسعود بارزانیە و نێچیروانە و پاڤڵە و بیبڕۆن عەبدوڵای موهتەدیە و سەید براهیمە و ئەمانە کێمەڕە عەبەی و جانە ئەمانە کێن چی ئەمانە کاتە ڕاهبەرانە کورد بۆ ئێمە میدیای کێ غەربی میدیای داخڵی وڵاتانە داگیرکەر ئەمانە تێڵنەوە لەسەر گیانە ئێمە هیچ وەخت ئەقڵمان دروست نەوێت هیچ وەخت وڵاتمان دروست نەوێت هیچ وەخت ئیتحادمان تیا نەبێت هیچ وەخت دیسکۆرس کورە ئەوەی یەکێتی بۆ میلەتە کورد تێرێ دیسکۆرسە ڕاپەڕینە کوردستانە سەربەخۆست یەک دیسکۆرسە ئەمە یەک دیسکۆرسە یەک ئامانجە یەک هەدەفە ئەمە یەک گرتووی تێرێت یەک گرتووی یانێ ئەمە یەک هەدەف یەک ئامانج و ئەمە هەمووی کوردستان ئەگرێتەوە دە تۆ بڕۆ بۆ حیزب و حیزبێنەی خۆت وەخت خۆی دەوڵەتمان دانیا ئەگەر ساختارمان ئاوا بوو تۆ حیزب دروستکەی بێ دروستکە ئێستا کاتی نییە ئێستا کاتی نییە ئێوە هاتوون کۆمەلگای کوردستان منشقکن لەبەرەوەی داگیرکرا و بمێنێتەوە ئێوە حقوق ئەگرن مەعاش ئەگرن لەبەر ئەوەی ئێمە هێزمان بوون هێزمان بەتاڵکەن پێمان بێژن سەربەخۆیی ممکن نییە ئێمە ببین بە نۆکەرە ئێران ببین بە نۆکەرە تورکیا ببین بە نۆکەرە ئامریکا کورد چم بە ئفتراوە نۆکەری ئامریکاکەن سواڵە نۆکەریە ئامریکاکەن ئەمریکا دەبێ بەو زەرورەتە بگا بزانێ ئەگەر لەگەڵ کووردا هاوپەیمان نەبێت و هاوکاری نەکا ناتوانێت لە ڕۆژهەڵاتە ناو ڕاستا بێت ئەمریکا ئەگەر گەرە کێسی ئێمە وەکو سوپر پاوەرە دنیا بە مەشروعی بزانین دەبێ بزانێت نیازەکانە ئێمە تەئمینەکات ئێمەش لەگەڵ یا هاوکاری ئەکەین نۆکەری نیین بەردەی نین کۆیلەی نین ناپاڕین و ناحەپین و لە بەردەمیە ئەو ئەمنیەتی گەرەکە ئەمنیەت ئێمە بەرقەراریەکەین ئەگەر هاوکاریمان نەکا نائەمنە ئەگەر هاوکاریمان نەکات ترافیکە نەوت بە دنیا نائەمنە ئەمە خاکە کوردستانە ئەمە سەرزەمینە ئێمەس ئەوان ناتوانن ئێمە بازی بن کورە خەڵکە کوردستان ئێمە خەریکن بازیمان ئەدەن خۆمان ناتوانین بازیکەین پس پەیام ئەوەڵ کوردستان سربەخۆبوونی فرەفرە ئاسانتر لەوەیە کە دموکراسی لە تارانەوە بێت خوبا بزانن کافیە میلەتە کورد بەم نەتیجە بگات ئەم کوردستانە ئەم پیت و بەرەکەتەم سەرزەمینە ئەم نیشتمانە پڕخەیرە بە سەروەری خۆمانەوە ژیانە بەختەوەر بوو هەمومان تێرێت و بزانێت کە 5,000 نەفەر کار بەدەستە فارسی تایە کوردستانە و ئەلباقی یارمەتی دەرن بە پوڵە کاغەزیە تارانی و بە پەترۆ دۆلار خەریکن کیان و ڕۆح و سەرزەمین و تاریخە ملەتە کوردە فرۆشن و ئەمانە کوردن و بە تەوەهومە ڕزگاری خەریکن بەردەوام لەسەر شانەکانە ئێمە تێن و ئەڕۆن و ئێمە چۆن پێمان وایە برازامانە و ئامۆزامانە و خەڵکی گوندەکەمانە و خەڵکی شارەکەمانە و ئەی ناسین و سەلام عەلەیکی تەکاکەین پێمان وایە گوناحی نییە کورە و شەیتانە کورە خۆ خیانەتکار شاخ و گوێی نییە قوروان خیانەتکار لە توورە تاریخا پێناسە کریاکە ئەو ئامدانە هات کە ئێرادەی میلەتێک لەبین بوات و ئەیوات دەئیستە بوەستن کۆدە غەڵەتەکان بەرەو تاران لەبایانی دەست پێکەوە و بەڕاستی و بەرجامجێ بەجێ ناوی جمهوری ئیسلامی ئەڕۆخێت و بەڕاستی و بەبڕی ئێختلافکردن لەگەڵ ڕزا پەهلەویە و بەڕاستی ما کوردی منەوە و کوردی ئێرانی منەوە حاضرین بە نۆکەریتان و هەرچی ئێژن فەرمون و لە خزمەتتان داین و ئێمە تراکتۆرین و ئێمە کومباین و شەخمتان بۆ ئەدەین و هێستان پێ ئەدەین و ئێمە براین و یە مشتڕەهات ئەدەنە تەحویلە ئێمە و یە مشتەوەهم ئەدەن بە خەڵکە کوردستان 200 ڕۆڵەی شۆڕشگێڕە کەرکووکیمان بوایە 200 ڕۆڵەی شۆڕشگێڕە کەرکووکی دەسی بنیایە لە بینە قاقەی نەوتەکە زریکەی ئەمریکا و بریتانیایش هەڵەسە ئیتر ئەبادی سەهلە ئەگەر توانیمان لەم ڕاپەڕینە کوردستانە سەربەخوا 300-400 دانە ڕۆڵەی قارەمانمان بێت جەریانە نەفتکەشی لە کوردستانە تەعتیلەکەین تا مافیاکانە باشوور و
جنایەتکارەکانە سوپای پاسداران و هاوکارە خوێڕیەکانیان لە کوردستانی ئێرانە بێتە دەستیان دەست ئەنەی نەبینە قاقایان نایەڵن بیخۆن ئاوا جریانە دەرکردنە داگیرکرد لە کوردستانە زۆر ئاسانە ئەوەنە سەخت نییە هەمووی کەڵاشینکۆف نییە ئەقڵی گەرەکە بزانی بەی لەکوێی چۆن بەیلی فرە ئاسانە کافیە دەسی بخوێنی تۆ کافیە بەرنامەکانی پوچەڵکەی کافیە مۆڕ بووی تۆ لەم 6,000 نەفرە دەریانکەی کافیە هەر کوردێکت بەر بە ڕۆیات ئەگرێ بەر بە سەربەخۆیی دەگرێ بەر بە گەورەبوونت ئەگرێ برای باوکیشت بێت بیتە ناو دەمیا بیگری محاکمەیکەی خۆ گشت کەسێکە توانێت دەمامەکە دڵسۆز بوون و نیشتمان پەروەەر بوون و کورد بوون باتوق دەمە قۆپانە پان بکاتە پێی و 4 نەفریش باوە کوشت و بێژێ منم و وەلێ لە ئەسڵان نۆکەرە و داردەستە داگیرکەرانە و داردەستە ئیستیعمارگەرانە کوردستانە بین بڕۆن ئەمە نخبەگانە مسر بوون 70 ساڵ مسر لەژێر چەکمەی بریتانیا بوو بەدەست نخبەگانە مسر لەبەرەوەی ئەترسیان ئەگەر ئەرتشم مسر لە پشتیان بڕاتە دەر خەڵکە مسر قەبکا بەسەریانە نخبەی تازە بێت وەسە ژنێک لە پیری بترسێ لەبەرەوەی شووەکەی دەوڵەمەند بووگە نەڕواژنێکی تر بەسەریەوە بخوازی ئەم سروەتەی شوەی هەر لە ژێر و بکا بە ڕوشۆ بە دەمی خەڵکیە لەبەرەوەی هێز و تەوان لە پیاگە بسێنێت و ژن بخوازێ بۆ خاترەوەی بەر بە ژن خواستنە دووەم بگرێ خۆی و مناڵی و ماڵی و زندگی و ماڵە کاورە کاولەکە ئەمانە دیگە لە قەدیماییتر ئەمە بۆیە وت فرە ئامیانە بوو خەڵک لێم تێگایژم چی هەر لەبەر ئەوەی یەکێ نەڕواجێگەی مەسعود و نێچیروان و پاڤڵ و مستەفای هیجری نەگرێت و لەبەر ئەوەی کە نابێ کوردستان ئیشی ئەم پوڵە کە دێت فقط دەدەسی ئەواناوێت و داگیرکەران فقط پوڵ بە ئەمانە ئەدەن ئەمانە جۆرێم جامعە بگەوجنن ئەم پوڵە هەر لە دەستی ئەماناوێ کە ئەگەر یەکێکی تر بێت گۆشێ لەو پوڵە دەستی کەوێت ئەمسالی ئەمانە گاوانیشیان بۆ نییە بیکەن گاوانیش نییە بیکەن لیاقەتی گاوانیشیان نییە بیکەن ئێوە بابزانن ئەگەر کاناڵە سوئەز باعث بوو بریتانیا عەرەبەکان بەرعەلەیهی عوسمانی بشوڕێنێ لەبەرەوەی بتوانێت کۆنتڕۆڵە کاناڵە سوئەزی پێ بکا خەڵکی کوردستان بابزانن کۆنتڕۆڵە لوولەکانە نەفت شاهڕەکە حەیاتیە بازرگانی ئەتوانێت قودرەتە بە ئێمە بە دنیا لەگەڵمانە مەعامڵەکە دنیا لەگەڵمانە مەعامڵەکە وەمە ئیرادەی خەڵکە بۆ هیچ قودرەتە یانە ئێران 200,000 نەفەر نیرو ئەکێشێ بۆ کوردستان دەبابی کێشێ بابێت ئێوە ئەزانن ئەم ئێرانە لە ساڵە 67 ئیتر خەڵک لە 66 ئیتر خەڵک ناڕویە جبهە بەسیجی بۆ جەمنە و خەڵک ناڕویە سەربازی نیروی شەڕی نەما بوو و بزانن لە هەر تەقابڵێکی جددیە خەڵکە ئێران جۆرئەتی نێبێت لە کوردستان تەکی توان شەڕکات جۆرئەتی نێبێتە کە شەڕکات تۆ کافیم 5,000 نەفەرە بگری ئاوێزانیان کەی ئەبزانە کەسیان جۆرەتەکا بێت تۆ کافیە لە ناو خۆتا ئونسورە خائنت نەوێت باس تەولیدە ئەقڵە ئێرانیت بۆ بکە وەکو ئەو بێشەرەفەکانە کوردستانە عێراق ئێستا ڕۆی ئینتخابات ئەکەنە ڕۆنەوە بۆ بەغا ئەوانەی ڕفراندۆمیان ئەگرت بۆ سەربەخۆیی فویان ئەکرد و بلا بابێت و کەس نکارێت مە تەهدید بکات و بلا بابێتن و کارنەڤاڵیە کرد و 1 ملیۆن دلارێدا بە گۆرانی بێژە فارس بۆ ڕفراندۆم گۆرانی بۆ بێژێت و گۆرانی بێژ و ئینگلیسی گۆرانی ئینگلیسی بۆ بێژێ ئێستا بدە قوت خەریکە بەرەوە بەغاڕوە نێچیروان بارزانیش ئێژی ئێمە ڕفراندۆممان کرد لەبەرەوەی دانوسان بکەین بابی گفتگو بکرێتەوانی
بکرێتە وانێ ئیشی ڕەفراندۆمەکە بگری لولەیەکی بیکەی بە دەمیە ئەخە تو خۆت مەسخەرەی مردمت مەسخەرەس تاریخت مەسخەرەس منزورت چیە لەم قسەیەکەی یعنی تۆ ئێمە وتمان سەربەخۆیی فاسد مەکەن یعنی تۆ سەربەخۆیی سەروەری میلەتێک هاوردت تەسە دەرەوە 97 دەسە ڕێی لێگر کە بڕۆی گفتوگۆ بکەی گفتوگۆ یعنی ئەمانە گشتی چرت و پەرت و درۆ ئەم خەڵکیشە بە ئاسانی لە تۆ گوزەشت لەبەرەوەی خەڵکەکەیش تەئاتری کرد هەر بە ماسانێنێکی قبول کرد سەربەخۆ نایە موچە نایە و مەعاش نایە و موچە نایە و مەعاش نایە کاری ئێوە بوو ئێوە چەکتان نەبوو هێستان نەبوو 200,000 پێشمەرگەتان نەبوو میلانتان نەبوو تیربارە ئەمریکاییتان نەبوو جلەقەی زدە گولولەتان نەبوو کورە فوویەکیان تێی نەکردن ئێوە 51 خاکی کوردستاندا بوو لەبەرەوەی نۆکەرن لەبەرەوەی ئیرادەی مقاومەتتان نییە لەبەرەوەی ئەم دیسکۆرسە شۆڕش گێڕانەتان لەناو خەڵکیان جێ نەخستکە ئێوە خۆتان تێن لە تەلەڤیزیۆن ئاژن بڕاستی شەڕی ئێرانمان پێ ناکرێ کورە ئێوە ئەوەنە فاسدن فەرماندەکەتان تێتە ناوی تەلەڤیزیۆنێژی بڕاستی شکاین تو بێجات کە شکایی تو قەڵەتە کە شکایی بێ شەرەفتۆژی بخەنە پای دیوار ئەنجنەکەن تو فرە بێجات کرد شکایی شکاین بڕاستی شکاین بوویە ئەرتشە ئیاڵاتە متحدەی ئەمریکا بەردەسە ئەم فاسدانە فاسدیەکەن وەلێ 4 ڕۆڵەی ئینقلابی 10 نەفەر بە ئیمان بە بەدەستیانەوە بە چۆکیان تێرن بە چۆکیان تێرن ئەمانە مەئمورن ئەمانە مەهاراجەکان مسرن ئەمانە مەئمورن بۆ پاراستنە بکە دەقیقەن مەسعود بارزانی ئێستا بگەس و حاڵەتە مەهاراجەکان وەختی بریتانیا قودرەتی گرت پەیمانەکەی لەگەڵیانە نەغز کردوتی هەر کۆشکەکەتان بێڵۆ لەوێ دانیشن حەفەتان نێویشتانە لێسێنم بۆ حیفز زاهر لەوێ دانیشتن و نانتان بخۆن و تۆ ملک زایی و تۆ مەهاراجە زایی و لەوێ دانیشە دەقیقەن ئەمانە لە کوردستانە خەریکن واکەن بە ئێمە خەڵکی کوردستان بزانن ئەوە بەرجامەکە ئەڕوات تحریمەکان لە ئێرانەوە دەست پێکات خەڵکی ئێران برسیتر ئەوێ لە جاران بایعی لە ئێرانە هێشتێ دەست پێ بکە پرۆژەی خامنەیی خەریکە جێبەجێبێت ڕێگەی نەجاتە ئێمە ڕێگەی نەجاتە ئێمە لە قیام و ئینتفازە و ڕاپەڕین بۆ سەربەخۆیی خۆمانەوە دەست پێکات وە کەسیان ئیرادەی نامێنێ لە بەرامبەر ئێمە مقاومەتکە دەرکردنە 5,000 فارس وەکو ئاوی خواردن اتفاقەکەوی لە کوردستانە وەلێ و دواش ناتوانن لەشکەرمان لێ بکێشن لەبەرەوەی لادێ بە لادێ لەگەڵیانە شەڕەکەین بست بە بست لەگەڵیانە شەڕەکەین خۆ ئەمە ئەوە نییە بتوانێت لەسەر جادەی شەستی قاچی پێوە بنیوە لەسەر جادەی شۆستە بێت لەسەر ئاسفاڵا بێت نا ژێ لادێ بە لادێ شەڕمان تەکا بکە لە هەمەدانەوە شەڕمان تەکا بکە لە وڕماواوە شەڕمان تەکا بکە خۆ ئیرادەی نییە ناتوانێ ئەو کارە بکە بۆیە ئەوەی تێورەی کورد لە بینەوات ئەوەی بەر بە میلەتە کورد ئەگری ئاگا بێت و بزانن خەڵکە کوردستان ئێمە لە ڕاستای ئەم ئاگاهی ملیە بۆ ملەتە کورد حتمما لە بەرنامەهای ئایندا کەسانێکی پسپۆڕ تێرین بەحس بکەن لەسەر مەسائلی جۆرا و جۆر ئەس جملە کاک پژواکە کەواکبیان تێرین لەسەر اقتصادەوە قسە بکات و ئابووری کوردستانەوە ئەوەی کە ئێمە سەربەخۆ بین ئابووری کوردستانمان چۆن ئیداراکەین ئێستا کە سەربەخۆ نین چی یەکەن پێمان پس تەواو مبارزاتە ئێمە لەم دەقیقەوە بەدووە دەبێ لە دەورە ڕاپەڕینە سەراسەریە ملەتە کورد بێ بوون نجات پیاکردن لە چنگاڵە داگیرکەرانە کوردستان و ئیستیعمارێک کە بەسەر کوردستانەوە هەیە ئێمە بە ڕاحەتی ئەتوانین حساوە کارە خۆمان لەگەڵ مەرکەزە ئێرانە قەتکەین لەگەڵ دەوڵەتی بەناوە دەوڵەتی ئێرانیە قەتکەین و خاوەنە کیانە خۆمان بین ئەو پوڵە کاغەزیەی کە تۆی کردگە بە پاسدار بە بەسیجی بە کارمەندی وستانداری بە مخبر
بە نۆکەر و تاجر سپای پاسداران ئەو پوڵە کاغەزیە بۆ خۆمان چاپکردنی فرە ڕاحەتە و تەئمینکردن و تێرکردن سکە مەردمە کورد ڕێزەیەک ئاعتمادمان بە خۆمان بێ و ڕێزەیەک لەو گورەی چاومەنە نەترسین لە بیرمان نەچێ بریتانیا بە دروستکردنە کۆشکە گەورە خەریک بوو سەورە و سەروەری خۆی بە هەندی نیشانەدا تۆ ئەگەر ئاغای گەورەبی ئێشە کۆشکەکەیشە گەورە بێ خەڵک سەیری کۆشکەکە بکە بێژێ ئەشو بیلا دەسەڵاتی هەست نەیزانێت تۆ 6,000 خەڵکێکە مشتی خۆڵە پیا بکە دەفلەوی لە ژێر خۆڵەکەیە پێویست ناکە فشە تەقێنی خۆڵە پیاکە و تۆ تەسلیمەوی تۆ تەماشای ئوستانداریەکان و قرمقاڵ و زلزل و عدەیەک نادروست بەناوە ئێمە ئێرانین و ئامۆزای یەکترین و ئێران 2500 ساڵە متەمەدنە و قودرەتە و دەوڵەتە بابزانن ئێمە ڕەجۆلە سیاسیمان نییە ئێمە مشتی وابەستەی نۆکەرە خائن بە میلەت کوردمان هەست بەناوە کورد هاتکردە ناومان وەختێ کارە ئێمە تەواوەوێ سەر دانە بە دانەی ئەمانە لە دەسەڵات و کوردیۆ دەرکەین بیانگرین محاکمەیانکەین ئەو وەختە حاڵە کورد فرە خاسەوێت یەکدەست خەڵکە کوردستان لە پشتە دیسکۆرسە ڕاپەڕین بۆ کوردستانێکی سەربەخوا ئەبێسێ و یەکگرتووی لە دیسکۆرسایە و لە ئێرادایە حتا ژیانتان خەریکە بەرەو تنگانەی زیاتر ئەڕوات و دەست پێ ئەکا لە بایانی و با بزانن حساوە کارە ئێمە لەگەڵ مەرکەزی ئێرانە جگیس با بزانن بەختەوەری ئێمە لە ڕێگەی ئەوانەوە ناڕوات و با بزانن هەڵ ئاڵگۆڕێ لە تارانە بوویت بە نەفعی ئێمە نییە و با بزانن ئێمە بەڕاحەتی لەم بورها ئێستا ئەوان هاتکن گەرەکیانە خەڵکە ئێران کاولکەن ماڵە ئێرانی کاولکن لەبەرەوەی مقاومەت بۆ ئیرادەی موشتەبا نەمێنێت با بزانن لەگەڵ کاولبوون مەردمە ئێرانە ئێمە ئەتوانین لەم فرسەتە ئیستفادە بکەین و دەوڵەتە ئێرانی لە کوردستان دەرکەین وەکو ئاوی خواردن برسیشمان ناوێ قەحەتیش ناخۆین و بەڕاحەتی توانی خۆمان بژێنین ئەمە فرسەتێکە بۆ ئێمە پرۆژەی جانشینی موشتەبا فرسەتێکە بۆ ئێمە بە قیام و ئینتفاضەی سەراسەری بتوانین لە کوردستانەوە لە بەرامبەریان بۆسن و ئەم وڵاتەدا گیرکراوەی خۆمانە دچینیان دەربێرین ئەمە ئاخری پەیامی بوو بڕۆن بیری لێ بکەنەوە بزانن 6,000 نەفەر لە کوردستانە چۆن نەتوانێت بەسەرتانەوە حکومەت بکە بڕۆن لە شارەکانی خۆتانەوە لە پیرانشار و لە نەغەدە و لە مەهاباد و لە جوانڕۆ و لە ڕوانسەر و لە سەرپێڵ و لە قەسر و لە ئەیوان و لە ئابدانان و لەوانە بڕۆن تاقیقم بزان چەند فارسی واتیە خەریکن حکم بەسەرتانەوەکەن بڕۆن ناگات بە 1000 نەفەر لە هەر شارێکە ناگات شارداریەکان ئۆستانداریەکان فەرمانداریەکان بەخشداریەکان و بانکەکان نەهاتە قودرەتە ئێرانین با بزانن و دەسەڵات حکوومەتە مەرکەزین سەیرە ساختەمانەکانیان بکەن ئەو عەزەمەتەی گەرێکی نیشانە بە و تۆ ئەتوانی بە خەساندن و بینەقاقای ئەوانە ئەتوانی بەڕاحەتی دەریانکەی نە قودرەتن نە حیچن نە دەسەڵاتن نە حیجیان ماگە حیجیان نەماگە با بزانن ئێران لەمە و باتسوارە ملە ئێمەس ها لەمە زیاتر کاولمانەکە و زیاتر گەرەکێسی بەشنانە ئێمە بوات هاوکاری بکەن لە وشیارکردنەوەی وجدانە ئینسانە کووردا هاوکاری بکەن ئەم دەنگە بە گوێی هەر کەسێکی کورد بگات ئەمە ئیتر وجدانی ئینسانی ئێوەس ئەگەر ساتێک سەروەری لە خۆتان ئاشک ئەبەن ئەگەر لە حەزەیەک دڵتان بۆ داهاتووی مناڵتان ئەسووتێت ئەگەر لە حەزەیەک لە حەس برسی بوونێک کە بۆ خۆت نییە ئازار ئەوێنیت با بزانی ئەگەر قەراروێ برسی وینی و کاولوین با بۆ سەربەخۆیی خۆمان برسی و کاولوین ئەم دەنگە بگەڕن بەناوە خەڵکە خەڵک نازانێ 6,000 نەفەر ئیدارەیەکە خەڵک نازانێ سەربەخۆ بوون و کوردستاندانیان فرە ئاسانتر لەوەیە کە دموکراسی بۆی بۆ تاران فرە ئاسانتر لەوەسە خەڵک نازانێ خەڵکە کوردستان ئەم دەنگە بگێڕن بەناوە خەڵکە شەوتان شاد